لەگەڵ دەستپێکردنی بانگەشەی هەڵبژاردندا حزب و لایەنەکان لە ناوچەی گەرمیان شەقام و شوێنە گشتیەکانیان بە وێنەی کاندیدەکانیان بە تەواوەتی نەخشاند. من بۆ لایەنەکانی دیکە نازانم، بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە یەک بڕیار لە کەلارەوە تاوەکو وەگاتە زاخۆ بە یەک بڕیار تەواوی ئاڵاکانی پارتی فلێکسی کاندیدەکانی پارتی لەسەر جەمشار و شارۆچکەکان دانراون. لە هەر شارێک دەیان تیمان هەیە ماڵەکان بەسەرەکەنەوە و دەرگا بە دەرگاکەن، جگەلەوەی کە کاندیدەکانمان تیمی تایبەت بە خۆیانیان هەیە و پەیامی لیستی 190 دەگەێنن و لەگەڵ کاندیدەکانە. ئێوە من ئەمەی ئەوەش بڵێم، ئێمە پشت ئەستور بە ڕابەرێکی بەهێز، بە سەرکردایەتێکی تۆکمە، بە جەماوەرێکی بە بیر و باوەڕ و نەگۆڕ بە ڕابردوو بۆ ئێستا و بەو بەرنامەش کە بۆ داهاتووەمانە پێمان وایە ئێمە هێزی یەکەمی بێڕکابەری کوردستانە بین و هیچ هێزێکی سیاسی دیکەش نە بە بنافسی خۆمان نەزانین نە بە بەدیلی خۆمان نەزانین. ئێمە ناچینە هیچ شەڕێکی شەو لەگەڵەوان. پێشبینی دەکرێت بانگەشەی چڕ و ململانەی بەهێز لە نێوان کاندید و لایەنەکاندا لە ناوچە و ئیدارە سەربەخۆکان ڕوو بدات، بەو پێی هەر کاندیدە و بە چڕی ئیش بۆ خۆی دەکات. بێگومان ئێستا خەڵک گەشتوەتە ئەو قەناعەتەی کە پێویستیان بە کەسانێکە خزمەت بکە لە هەموو بوارەکانە، خزمەت بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکە بکە. بانگەشەکەش ئێستا منافەسەیە لەسەرەوەی کە کێ زیاتر خزمەتەکە، بۆیە هەم خەڵک کەسی خزمەت گوزار و خزمەتکار و ناو خەڵکی ئەوێ نەک پشتی مێز و شوێنەکان، هەم ئەوانش کە ئێستا لە ناو کارەکان هەوڵی ئەوە ئەدەن کە زیاتر بشتە ناو خەڵکەوە زیاتر خزمەتی خۆیان بە خەڵکی بگەێنن، بۆیە منافەسەکە زیاتر لەسەر خزمەتکردنە و کامە خزمەتی زیاترە و زیاتر لە ناو خەڵکایە و لەگەڵ خەم و معاناتی خەڵکایە بێگومان ئەوە لە لای خەڵک مەرغوبترە و منافەسەکەش زیاتر لەسەر ئەوەیە. دروشمی ئەم جارەی لایەنەکان تند و ئاراستەی یەکترین لە کاتێکدا پەیوەندی نێوانیشان تا ئاستێکی زۆر ئاڵۆزە، بۆیە پێشبینی دەکرێت لە کاتی بانگەشەدا زۆرترین ململانی و بەریەککەوتن ڕوو بدات. دیارە ناوچەیەکی بەرفراوانە گەرمیان بە حکمی ئەو شوێنانەی کە لەسەرێتی وەکو مەرزی پەروێزخان و هەروە نەوتی حەسیرە ئەوانە و داهاتێکی زۆر لەم سنوورە هەیە، بۆیە بانگەشە بە شێوەیەکی گشتی لێرە بە گەرمی دەستی پێکردووە. هەموو لایەنەکان هەوڵەدەن زۆرترین کورسی بەدەست بێنن بۆ ئەوەی زۆرترین پۆ زۆر بگرن لە سنوورەکەیە. تەسەورەکەم ئەوە هۆکاری سەرەکی بێت. بڕیارە ڕۆژی 20 مانگی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێ. هێز و لایەنەکان دەیانەوێت زۆرترین کورسی لەو 95 کورسیە بەدەست بهێنن کە ڕکابەری لەسەر دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.